کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق تۆماری دەنگدەران نوێ دەکاتەوە. وەک ئامادەکاریەک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 13 مانگەوە قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەستی پێکردووە و تاکو 12 مانگی داهاتوو لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت. ڕۆژانە ناوەندەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بۆ ئەنجامدانی تۆماری بایۆمتری، پێدانەوەی کارتی بایۆمتری و نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە کاتژمێر 8 بەیانی تا 3 دوانیۆڕۆ لە پێشوازی هاوڵاتیاندان. لە قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران چی دەکرێت؟ لە پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئەم کارانە دەکرێن. ناوی دەنگدەرێک کە زانیاریەکانی لە هیچ داتایەک نییە زیاد دەکرێت و کارتی بایۆمتری بۆ دەردەکرێت. ڕاستکردنەوەی هەڵا لە ناوی سیانی، تەمەن، وێنەی سەرکارتی دەنگدان، گواستنەوەی شوێنی ناوەندی دەنگدان بۆ نزیکترین ناوەندی دەنگدان لە شوێنی نیشتەجێبوون، سڕینەوەی زانیاری مردووان لە تۆمارەکانی بایۆمتری لەلایەن کەسی پلەیەک لە دوای پێشکەشکردنی بەڵگەنامەی فەرمی. پێداویستیەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران. پێویستە هاوڵاتیان لە کاتی سەردانکردنی ناوەندەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئەم بەڵگانەی پێبێت: پێناسی باری شارستانی و ڕەگەزنامە یان کارتی نیشتیمانی، کۆبوونی خۆراک، کارتی زانیاری یان بەڵگەنامەی نیشتەجێبوون. دەرکردنی کارتی بایۆمتری بۆ دەنگدەران. بەپێی ئامارەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لە 170 دەنگدەران کارتی بایۆمتریان دەرکردووە. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئەو هاوڵاتیانە ئاگادار دەکاتەوە کە تا ئێستا کارتی بایۆمتریان نییە، دەتوانن بۆ دەرکردنی کارتەکە سەردانی ناوەندەکانی کۆمیسیۆن بکەن، چونکە بەبێ ئەو کارتە ناتوانن بەشداری هەڵبژاردن بکەن. ژمارەی دەنگدەران لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان 3,640,000 کەس مافی دەنگدانیان هەیە. لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە 1,441,000، لە هەولێر 1,312,000، لە دهۆک 887,000 کەس مافی دەنگدانیان هەیە.